بله تماشاوان جایدی مها آداره بگمان مها آداره هندزانن مها هبراز و نشیویانه ده دیروکای کفنونیا گله مدا بگمان بارزان امرو روزی که پرشنگ داره لمیجو گله که مانده به تایبتی 32 سال پیش است که ناوچه کی استراتژی کردستان رزگار کرده لچارچوی راپرین جمهوری که خلکی کردستانه برزگار کردنی ام ناوچه و کو پشتوینی کی بهس بو ناوچەکانی تر لەهات کە بێگومان ببێتە گۆڵکۆ ببێتە سۆمبول بۆ بە ئەنجام گەیشتن و سەرکەوتنی ڕاپەرین و پێواژوی ڕاپەرین دەرئەنجام کەرکووکیش ڕزگار کرا ئەگەری نەوروز لە سەرکەڵەی کەرکووی کرا من لە شنگلبانەی ڕەواندوزم ڕەواندوز میرنشینی سۆرانە زیاتر لە 600 ساڵ لێرە پایتەختی میرنشینی سۆران بووە ئەگەر قەدەری ئەو کاتە نەبەوە ململانی میرنشینەکە نەبووە بەداخەوە فاکتەرە هەرێمی و ناوخۆیەکە نەبووە ئێستا دەبێت سەدان ساڵ لێرە پایتەختی کوردستان باە پێویستی بە ڕاپەرینی تر نەکرد بەڵام قەدەروا بووە بێگومان من لە ناوچەی سۆرانم ئیدارە سەربەخۆی سۆران کە زیاتر لە 2 ساڵ و 7 مانگە لێرە بەشەیەکی فەرمی ئیدارەیەکی سەربەخۆیە و ناوچەیەکی ستراتیژیک و فراوانی کوردستانە ئێرە بێگومان خاوەن پێگەیەکی استراتیژیکە لە ڕووی پرسە نەتەویەکانەوە لە ڕووی جوگرافیشەوە بەڕێزان ئێرە سێگوچکەی سنووری باکوور ڕۆژهەڵات و باشووری کوردستانە ئێرە ناوچەیەکی زۆر گرنگە پێگەیەکی استراتیژیکە بۆ شۆڕەشەکانی کوردستان بێگومان لێرە سەرکردایەتی شۆڕەشیان دەکرد وەکو شۆڕەشی مەزنی ئەیلول لە هەمان کاتدا شۆڕەشەکانی تر لێرە ناوچەیەکی زۆر گرنگی کوردستانە 32 ساڵ پێش ئێستا خەلکی ئەم ناوچەیە ڕاپەرین و بێگومان زۆرترین ژمارەی سەربازانی ئەو کاتێ ڕژێمی عێراق لێرە بوون نزیکەی 20,000 سەرباز لێرە بوون هەر هەموو سەربازەکان بە شێوەیەکی معزز بە پێی یاسای جەنگی بێگومان بۆ ناوچەکانی خۆیان ڕەوانە کرا بەرحاڵ بەرزگارکردنی ئەم ناوچەیە بێگومان فاکتەرێکی گرنگ بوو بۆی ڕاپەرین لە هەولێریش سەرکەوێ لە هەمان کامدا ڕاپەرین لە کەرکووکی سەرکەوێ و ببێتە فاکتەرێکی بەهێزش کە ئەو خەڵکی هەر هەمووی کە لە چارچوەی کوڕەوە ملیونەکەیە کە لە جادەی هامڵتۆن لە شەقڵاوە تا ئێستا خەڵک لە ڕێگادا بوو بتوانێت خۆی بگەنێتە ئێرە و لێرەشەوە سەرۆک مەسعود بارزانی وەکو سەرپەرشتکاری مەیدانی ڕاستەوخۆ ڕاپەرینێکی ساڵی 1991 بێگومان لێرەوە سەرپەرشتی ڕاپەرینی کرد و ڕاپەرین دەرئەنجامەکەشی بە شێوەیەکی کۆنکریتی بەدەسات من هاتوومە خزمەتی خەڵکی ئیدارەی سەربەخۆی سۆران لە ڕەواندوزم لە گەل بەرپرسەکانی ئێرە باسی دەستکەوتەکانی ڕاپەرینەکەین باسی ئێستاکەین باسی داهاتووشەکەین چیان لە هەک بەدایە کە لە ئاست قوربانیدانی ئەم ناوچەیەدا بێ هەڵبەتە خەڵکی ئەم ناوچەیە لە هەموو قوناغەکانە و لە هەموو شوڕەشەکانە خەڵکێکی قوربانی دەربووە خەڵکێکی کورد پەروەەر بووە نیشتیمان پەروەەر بووە حتا لە شەڕی داعشیش لە 2014 زۆرترین شەید لە منتەقەیە دراوە لە پێناو ئازادی کوردستان و پاراستنی کوردستان لە تیرۆریستانی داعش هەڵبەتە پێم خۆش بوو لە ناو خەڵکی ئەم بەرنامە بکەین بەس لەبەرەوە کێش و هەوای ئێرە تووزێک ساردەیدی ئێوە دەزانن لێرە ناوچەیەکی بێگومان ساردە لە جستانە پێم خۆشە ئیدی لە بەنی نەراتی خەلکی ئەم ناوچەیە میوانداری کومەڵێکی بەڕێزم کردووە لەوانە بڕێز هەلگورد شێخ نەجیب سەرپەرشتکاری ئیدارەی سەربەخۆی سۆران کە یەکەم سەرپەرشتکارێکی بێگومان ئەو شانسەی هەبێت سەرپەرشتی ئیداری ئەم ناوچەیە بکە دواتر لێ پرسین ڕەوش ئێستا چوونە هەروەها کەرمانچ عەزەت کەساتێکی دیاری کومەڵاتی و ئیداری ناوچەکە و بەرپرسی ئێستای لەقەی 26 گوڵانی پارتی دیموکراتی کوردستان لەمان کاتدا بڕێز ڕێباز دلاوەر کە ماستەر لە مێژوودا هەیە و مامۆستای زانکۆی سۆرانە بێگومان بەڕێزان زانکۆی سۆرانیش کە لە دوای ڕاپەرین دروستکرایەکێکە لە زانکۆ هەرە باشەکان لە سەراستی کوردستان ئەم ناوچەیە گەشەیەکی زۆر نەوەی بەخۆیە بینیوە و ناوچەیەکی گەشتکاری ستراتیژیکی کوردستانیشە هەڵبەت بێگومان ئەمەش وەکو ناوچەکانی تر بە دەرنیە لە کێشەکان بە بیان و جیاجیا لە دوولاوە بەردەوام سنوورەکانی ئەم ناوچەیە تۆپباران دەکرێت خەڵکێکی دەربەدەر دەکرێت بە خێراتنی میوانەکان دەکەم کاک هەلگورد لە بەڕێستانەوە دەست پێ بکەم ئەکرێ بڵێن گرنگترین دەستکەوتی ڕاپەرین بۆ خەلکی ئەم ناوچەیە بە فەرمی ڕاگەهاندنی ئیدارە سەربەخۆی سۆران بوو 2 ساڵ و 7 مانگ پێش ئێستا بەڵێ طبعا وێڕای پیرۆزبایم بۆ خەڵکی ئەو دەڤەرە و تەواوی هەرێمی کوردستان بە ڕۆژی کە ڕۆژی ڕاپەڕینە و ڕۆژی دەستپێکی ڕاپەڕینی ناوچەکانی کەشە کە بەخۆت تازە ئیشارەتت پێدا تایبەتمەندی ڕاپەڕینی ئەم ناوچەیە لەوەدا بوو کە ناوچەیەکی سەربازی زۆر بەرفراوان بوو و ڕژێمی بەعس پێگەی خۆی زۆر لێرانە بەهێز کرده بوو لەبەر چەندین هۆکار بۆ دوای سەرکەوتنی
کە نزیکەی زیاتر لە 50,000 سەرباز لەم ناوچەیە بوونی هەبوو لە کاتی ئەم ڕاپەڕینە دەستی پێکرد. دوای ئەوەی کە ڕاپەڕین لێرە سەرکەوتنی بەدەستێنا ئۆتۆماتیکی وای لێ هات کە ناوچەکانی دیکەی کوردستان و پارێزگای هەولێر و تا دەگاتە کەرکووکیش هێزەکانی بەعس هەست بۆ بکەن کە ئیتر لە کوردستان جێگان نەماوە. بۆیە تایبەتمەندی با بڵێن سەرهەڵدانی و ڕاپەڕینی سۆران گرنگیەکی زۆری هەبوو بۆ ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان. ئەگەر باسی دەستکەوتەکانی ڕاپەڕین بکەین ئێمە دەتوانین بیکەینە چەند قۆناغێک. قۆناغی وەی کە ڕاستەوخۆ دوای ڕاپەڕین کە بەرەی کوردستانی ئەو کاتە ئیدارەی هەرێمی کوردستانی دەگرتە دەست لەم یعنی ئێمە دەبێت شتێکمان لە بەرچاو بێتن. وڵاتێک کە پاشماوەی چەندین جەنگی وێرانکاری بووە و وڵاتێک کە چەندین سزای نێودەوڵەتی ئابووری بەسەردا سەپێنرا بوو بە هەزاران گوند خاپور کرابوو و هەموو ئەو هاونیشتیمانی و ئاوارەی هەرێمی کوردستان کە لە دەرەوەی وڵات بوون لە ئێران بوون تێنووی گەڕانەوەی نیشتیمان بوون دەیانویست یەکسەر بگەڕێنەوە کوردستان بەڵام شوێن و خاک و گوندیان خاپور کرابوو. بۆیە هەموو ئەو قەیرانانە یەکسەر ڕوبەڕووی بەرەی کوردستانی و ئەو کاتە بووە. بۆیە ئێمە دوای ئەوەش کە ڕژەمی بەعس بەوە نەوەستا جارێکی دیکە ئەو سزانەی کە نێودەوڵەتی بوون سزایەکی وەکو حکوومەتی عێراقیشی بەسەر هەرێمی کوردستاندا سەپان هەموو ئەو قەیرانانە و هەموو ئەو قەیرانانەش بەڵام ئیرادەی میلەتی کورد و ئیرادەی سەرکردایەتی کورد ئەو کاتە توانیان کە هیچ بۆشاییەک دروست نەبێتن بە زووترین کات کە جەنابی سەرۆک بارزانی کە لە کۆیە بڕیاری ئەوەیدا کە بە زووترین کات دەبێت هەڵبژاردن بکرێتن کە خەڵکێک لە دەرەوە و ناوەی وڵاتیش دۆست و دژمنیش باوەڕی ئەوە نەدەکرد کە کوردستان کە لە تەجروبەیەکی زۆر نوێدا بتوانێت بەو ماوەیە هەڵبژاردن بکات و پەرلەمانی حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکاتن. پەرلەمان حکوومەتی هەرێم دروست کرا دەستی وەردانەکانی ئیقلیمی بۆ ئەوەی بۆ هەموو دنیایان بسەلمێنن کە بەڵێ ئێمە وەکو کورد ناتوانین ئیداری خۆمان بکەین دەستی پێکرد. بەڵێ بەداخەوە چەندین وەکو شەڕی ناوخۆشی لێکەوتەوە کە زەرەر و زیانێکی زۆری پێگان و ئەو قۆناغشمان تێپەڕاند قۆناغەکانشمان تێپەڕاند و ئێستا ئەگەر پێشەوەی بێنە سەر ئیداری سەربەخۆی سۆران هەمومان دەزانین پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێگەیەکی استراتیجیە لە بڕیارەکانی چارەنووسازی ناو ئەو واقعی کە ئێستا ئێمەشی تێداینا بەڵام هیچ شتێک بۆ ئێمە ئاسانە بۆ تا گەیشتنە ئەو ڕۆژەی ئێستا تێداینا. ئەگەر باسی دەستکەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی بکەین لە چەند ساڵی ڕابردوو وێڕای هەموو ئەو قەیرانانە و وێڕای ئەو هەموو فشارانی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بووە بەڵام توانیمانە بە بەراورد لەگەڵ دەوروبەرەکانی خۆمان و بە بەراورد لەگەڵ ئەو وڵاتانەیە لە دەوروبەری ئێمەدانە هەنگاوێکی بەڵێ کاکی هەرگۆت خۆ تەزانی ئەم ناوچەیە تووشی ڕاگواستنێکی مەترسیداریش بووە بێژگەلەوە خەڵکەکەی لەبەر شەڕ دەربدەر بووە هەنی لە سۆران بۆ نمونە پێش ڕاپەڕین 7,000 کەسێک تێژیاوە ئێستا 350,000 کەس نفوسی ئەم ناوچەیە حتا خەڵکی ئەم ناوچەیە بۆ بادینانیش ڕاگەزراون بۆ کۆرێن گاڤانە بۆ باگێرە بۆ سکە لە بیرمە ئێستاش هەر کۆمەڵێ خەڵک لەوێ هەیە کەواتە ئەنی دوای ڕاپەڕین بە سەدان هەزار خەڵک جارێکی دیکە گەڕانەوە سەرچێنەوە حاڵەکانیان و ئێستا ئیدارەی سەربەخۆی سۆران هەیە کە ئەمەش بخۆی پێواژەیەکی گرنگ نییە بەدڵنیاییەوە تەمان حکوومەتی بەعس بە بەرنمەیەکی زۆردا ڕێژرا و هەوڵی ئەوەیدا کە ئەو گوندانە هەمووی خاپور بکات و بیان هێنێتەوە کۆیان بکاتەوە لە کۆمەڵگا زۆرم لەیەکان و لەوێشەوە دامەزراندنیان لە شوێنەکان بۆ ئەوەی هەموو اعتمادیان لەسەر حکوومەتی مرکزی بیتن چونکە ئەو ترسی لەوەی هەبوونی ئەو گوندانە ئەوان هیچ پێویستیشان بە حکوومەت نەبوو تەواو پێداویستەکانی ژیانی خۆیان لە گوندانە جێبەجێ دەکرد تەنها بۆ شتێکی زۆر کەم نەوێتن پێویستیان بە ناوشاریش نەبوو ئەوە مەترسیەکی زۆر گەورە بوو بەسەر حکوومەتی بەعس بۆیە بەو بەرنمەیە کە ئەو چەندین هەزار گوندی تێکدا یەکێک لە بەرنمەکانی ئەوە بوو چونکە لە داهاتوو دەیتوان دەیزانی ئەوە دەبێتە مەترسی بەسەر حکوومەتی مرکزیەوە دوای ڕاپەڕین ئێمە هەوڵماندا تەوان کێشەکان لێوە دروست بوو لەو بۆشاییەی کە چەندین ساڵێک ئەو گوندانە خاپور کرابوون نەوەیەکی نوێ لە ناو شارەکان با بڵێن نەوەیەکی نوێ دروست بوو کە زەحمەت ژیانی
لادی پێ قبول دەکرا بۆ ئێمە دەبێت بە بەرنمەیەکی استراتیژیکمان هەبێتن بۆ ئەوی بتوانین باسی ئەوەش دەکەیت بگەڕێنەوە گوندەکانیان بە دڵنیایە ئەوە کێشەیەکی زۆری بۆ باسی ئەوەش دەکەین بە فراوانی بە پێکات بەڵێ کاک کرمانش هەڵبەت بەڕێزان ئەم ناوچەیە پێگەی سەرەکی شۆڕەشی بووە بە تایبەتی شۆڕەشە ئەیلول حەزێکم سەرنجدان بۆ شتێک ڕابکێشم سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەم ناوچەیە لەدایکبوونە لە چارچوەی قیادەی ئەو کاتەی شۆڕەش کەوان لێرە لەدایکبوون ئێستاوان سەرپەرشتی دوو دامەزراوی گرنگی بەڕێوەبردننی وڵاتی ئێمە دەکەن کاک کرمانچ ئەو کاتەی پێشەوە ڕاپەرین دەست پێ بکە لەم ناوچەیە دوو نامەی گرنگ لەلایەن سەرۆک بارزانیەوە بۆ باوکی بەرێستان خاڵی خۆش بێ هاتبوو ینی کەواتە پێش ئەوە ڕاپەرین دەست پێ بکە ئامادەکاری هەبووە بۆی کە ڕاپەرین دەست پێ بکە تو لە نزیکەوە ئاگاداری ئەو پرۆسەیەکە بە کورتی باس بکەیت خەڵکی زۆر گرنگ هەیە پێم خۆشە ئیشارەتی پێ بکەم لە دوای ئەنفالەکان لە ساڵی 1970 کە پێشمەرگەکە تەحاڵەتێکی دژوارەوە ڕابیتە و پەیوەستی پێشمەرگە و یا قیادەی سیاسی کورد بە ناو شارەوە زەحمەت بوو لە هەموو کوردستانەوە نزیکترین خاڵی پەیوەندی بە سەرکردایەتیوە ئێمە بووین لێرە مەرەخراوێکی تایبەتیمانە بە ڕێکخراوی کاروان کە کاکەنوەرە دەرگەڵی سەرپەرشتە کرد هەمیشە پەیوەندیمان نەپچرا زەعیف بوو بەڵام نەپچرا بۆیە لە سەرەتای ڕاپەڕین لە ساڵی 89 مەفرەزەیەک هاتە منتیقەی یەکترماندی کۆمەڵێک نامە و پەیوەندیمان بە خەڵک دووبارە کردو پاشی ئەنفالەکان بەڕاستی ئەو کاتی خەڵک زۆر بێتاقەت و بێ سەلیقە بوون پێیان وابوو بێ ئومێد بوون لە دووبارە هەستانەوەی شۆڕش بەڵام لە دوای ئەوەی کە سەدام دەگیرۆدەی شەڕی کوێت بوو ئەو فرسەتە پێیا بوو بۆشایەک پێیا بوو لەوێ پەیوەندی پێیا بووە لە یازدەی هەر بەوەی معلوماتان هەبێ کە پێشتر ئامادەکاری کرا لە یازدەی ساڵی نۆهەت یعنی 4 مانگ پێشی ڕاپەڕین مەفرەزەیەک هاتە گوندی پیرسوان لەوێ یەکترماندی بەسەرپەرشتی غازی دەرگەڵێ و مەلاوی یوسوف و کامەران ڕوانزی پەیامی زۆریان هینا بۆ داخلی هەمان مەفرەزە لە ناو بارگەکانی حزبی دموکراتەوە هات بۆ منتیقەی سەرکەبکان لەوێ ئەوانیش 3 کەس بوون دیسان لە 3/12 بوو تو ئەگە تاریخەکەی بخوین و تاریخەکە زۆر نێزیکە لە ڕانەی کۆمەڵێک خەڵکی ڕانێش پەیوەندیان پێوە کردو و نامەیەکی زۆریان هینا پەیوەندی بە خەڵکی کوردستانێک کراوە ئەمە چاوەڕوانی ئەومان کرد کە ئەگەر لە حکوومەتی عێراقی بدرێ ڕەنگە وەزعەکە لەمە زۆر لەبارتر بی لە نۆی تەبعاً دوای ئەوەی کە لەیدرا لە نۆی 1990 ئێمە راپۆرتێکمان نار تەبعاً ئەو کاتی حکومەت بە حکومی حساری لەسەر بوو ڕێگاکانی حاجۆمەرانی کردبوونە بۆی بە قاچاق خەڵک بێ هەندێک خەڵکی زندا بوو خەڵکێک لەوانە سەر بە ڕێخستنەکانی ماو بوو بۆ ئێمە لەوێەوە پەیوەمەندیوان کرد لە نۆی 2 راپۆرتێکی چاردە لاپەڕیمان نووسی کە جەنابی سەرۆک بخۆی زۆر جار ئیشارەتی بەو نامەی کردیا تێکرای وەزعی کوردستانمان نووسی و ئەمە لە ڕێکخراوی منەسەقیش بووین لەگەڵ ڕێکخراوەکانی شەهید دکتۆر عەبدوڕەحمان لە باڵەچیان و هەودیان لە ڕێکخراوی زێوا لە بەرزێ و منتیقە هەروەها ڕێکخراوی دیانە هەبوو بە ڕەحمەتی کە عەبدولواحید و کاک زەمهوری و برادرانی تر شەهید مامەند شانە سەرێکی بوو ئەوانە هەموو پەیوەندیمان پێکەوە هەبوو ئەو راپۆرتەی چاردە لاپەڕەی کە ناردمان زۆر جار جەنابی سەرۆک باسی کردو کە ئێستاش ئەڵێ لە ئارشیفی خۆم هەڵم گرتووە بووە بەرنامەی کاری سەرکردایەتی من لە یادمە یەک لە خاڵەکانی پێشنیار ئەوە بوو کە داوامان لە مەکتەبی سیاسی کردبوو لە خۆمان کە لیژنەیەکی سەرکردایەتی بەرەی کوردستانی ئامادە بکەن و چاوەڕوان نەکرێت لە هەموو کوردستاندا ڕاپەڕی نەکرێت لە 22 تاو وەڵاممان درراوە تەمان پێشتی لە ماوەی 3 ڕۆژەوە راپۆرتی مەگەیشتە سەرکردایەتی لە ڕێگای دەنجی کوردستانەوە و کاتی تەشویش نەما بەهۆی لێدانەکان ئێستاش بروسکەکەم بەبیرە کە بروسکەمان بۆ هات ئەڵێ لە قید و بۆ کارۆخ کوتەک شکاوە بەردەوام بن لە 22 کاک عەبدوڕەحمانی عەلی کوردەی کە غازی دەرگەڵی سەرپەرشتی پەیوەندەکەی کرد عەبدوڕەحمانی عەلی کوردە کادرێکی پارتی بوو لەژێر کوپی پەنیری نامەی بۆ مەناردن لەو نامانە 82 نامەی مەکتەبی سیاسی بوون بۆ هەموو چەکدارەکان یعنی ئەمە لێرە پەیوەندیمان بەسەر تاسەری هەولێرە کرد نەک بە حەوزی سۆران بە تاقیتەنێت بە ڕانێشمان کرد بە شوێنەکانی کەشمان کرد 24 نامەی جەنابی سەرۆک تێدا بوون کە مام حەزەت بە ڕەحمەت بێ مخەوەل کرابوو بۆ کەسایەتەکان نامەیەکی تایبەتی کاک نێسیروان بارزانی بۆ من تێدا بوو بە ناوی ئەستێر کە هەیە لەوێ ئەویش تەواو ڕێنمایەکانی
ڕاپەڕین لە 22ەکە هەڵبەت نامەکان هەنێک کە ئێستا نامەکان هەن، بینەرانیش نامەیەکیشمان ئامادە کرد کە گەیشتنی ئەو نامادەنا ئەمە کاکەنوەر دەرگەڵەی چوو لە نامەکانی هێنانەوە و دەستمان بەدابش کرد ژوورێکی عملیاتمان لە سۆراندانە لە ماڵی مامعێزەت سەرپەرشتە کرد هەموو حزبەکانمان بان کردنیان تامان حکوومەت لەو کاتی تووشیش ڕاوێکی وا بوونێ توانی 100% بەدوا داچون بکا و ئەزمە پێیا بکات لە ناو بازار پەیوەندیمان بە ڕخزەکانی دیکە کرد بە یەکێتی بە شوعی بە کەسایەتەکانی ئاینی ئەوانە ئەو ژوورە تەواو تەختیتماندانا وەک کاکەلگۆر باسی کرد ئێرە منتیقەیەکی عسکەری بوو یعنی وێنەکەی بینە پێش وێنەی ئەو سەرین بینە پێش چاوی خۆمان منتیقەی بارزان 100% باڵەکایەتی 100% منتیقەی سیدەکان و برادۆ 100% دەوروبەری ڕواندز و خەلیفان هەمووی 100% هەمووی وێران کرابوو تەنها سنتەری شاری سۆران ڕواندز خەلیفان و چەند گوندێک مابوون کەواتە هەموو ئەوانەی ئەمە ئامادە بووین موازەهەی جێیشەکی زیاتر لە 50,000 کەسی بکەین ڕێژەی ئەو خەلکانە لە 2000 کەس تێنەپەڕین بۆیە دەبواە ژووری عەمەلاتیمە زۆر بە دەقیقی ئیشمان کرد کەواتە کاکێ کەرماش ئەکرێ بڵین راپەرین سەرهەڵدان حرەکەیەکی عەفەوی جەماوەری نەبوو بەڵکو پێشوەختە بەرنەما بوو داڕێژراو بوو 100% بەرنامەیەکی ئامادەکرا بوو لە سەرێشەوە بەرەی کوردستانی بڕیاری بۆ دانەبوو جەنابی سەرۆک بارزانی سەرۆکی بەرەی کوردستانی سەرۆکی لیژنەی ڕوانی دەگەڵدا بوو ئەندامەکانی سەرکردایەتی حزبەکانی دەگەڵدا بوون ئەوە واقعەکە خۆ تاریخ ئەجێڕێتەوە ئامادەکاری زۆر کرابوو نامەکان و دیکۆمنتانەی کە ئێستا پێشانەدرێن هەموو ئامادە کرابوون و وەدابەش کرا یعنی ئەمە پێشی مانجی سێ ینی پێشی ڕاپەڕینی ڕانێش پەیوەندیمان بە 82 فەوجی خەفیفە و مەفرەزە خاسە کرد بوو کە سەتا ئەتوانم بڵێم 190یان وەڵامی ئیجابیان هەبوو تەنانەت لە هەولێرشەوە لە یەکەم شەهیدی هەولێر کە شەهید مستەفا ناوپردانی و شەهید سەلیم بوون ڕۆژی یەکەمدا ئەوانە سەربەمەوە بن لە ڕێگای جەنابی سەرۆکەوە پەیوەندیان پێوەگرم بەڵێ کەواتە کاک ڕێباس طبعا لەم ناوچەیە ڕاپەرینی زۆر کراوە زۆر هەوڵ درراوە کورد ببێتە خاوەن پێگیا و خاوەن سات و بەڵام هەموو ڕاپەرینەکان بەداخەوە شکستنیان هێناوە لەسەر ئاستی کوردستانی شێکەرێمە باسکەین هەروەها بە مێژووی سەدان ساڵی ڕابردوو بە تایبەتی ئەم ناوچەیە و ئەو شوێنێکی ئێمە ئێستا لێ کەواتە جیاوازی ڕاپەرینی 1991 لە ڕووی مێژوویە لەگەڵ ڕاپەرینەکانی تر چ جیاوازی هەیە کاکار سەرەتامویە پیرۆزبایی لە خەڵکی سۆران و خەڵکی کوردستان بەگشتی و خەڵکی سۆران بە تایبەتی بکەم بە بۆنی ڕاپەڕین چونکە ئەگەر ڕاپەڕین بۆ تەواوی خەڵکی کوردستان تایبەتمەندیەکی هەبیەوە بۆ خەڵکی سۆران خەڵکی سنووری ئیدارەی سۆران دوو تایبەتمەندی هەبوو تایبەتمەندیە جیاوازەکەەوە بوو کە خەڵکی سۆران بە بەرنامە لە دوای ساڵی 75ەوە بە سێ قۆناغەتوانی بڵێن لە قۆناغی 75 کە زیاتر سنووری قەزای زێباری گرتەوە کە مێرگە سۆری ئێستاە و دواتر ساڵی 79 لە 77ەوە تا 79 گوندە سنووریەکانی گرتەوە دواتریش لە ینی لەگەڵ دەست پێکردنی شەڕی عێراق و ئێران پرۆسەی ڕاگواستن بەم سێ قۆناغە لەم سنوورە دەستی پێکرد وەک بەڕێزانیش باسییان کرد خەڵکی ئەم ناوچەیە زۆرینەیان ڕاگوێزران هەم بۆ خواروی عێراق هەم بۆ ئۆردوگا زۆرەملەکان لە سنووری پارێزگای هەولێر سلەیمانی دهۆک هەمیش بەشەکی زۆریان بۆ وڵاتی ئێران ڕاگوێزران لەبەرەوە خەڵکی ئەم ناوچەیە زۆر زیاتر لە ناوچەکانی تر تا مەزروی ڕاپەڕین بوو بۆ ئەوەی کە بەو ناوچەیە شاد بێتەوە کە تێیدا لەدایک بۆ کە تێیدا ژیانی کردووە کە تێیدا سربەستانە ژیایە و لە ئۆردوگا زۆرەملەکان ئەو سربەستی و ئازادیان لێ سەنرابەوە جیاوازی ئەم ڕاپەڕینە لەگەڵ ڕاپەڕینەکانی تر بە تاکید ئەگەر بە درێژایی مێژووی کورد بخوێنینەوە کۆمەڵێک ڕاپەڕینمان هەیە ڕاپەڕینەکان درێژە پێدەری شۆڕشەکانی کوردن لەبەرەوە لە دەرەنجامەکان و لە ئامانجەکانی ڕاپەڕینیش و ئەو بەرنامە بۆ داڕێژراویەی کە لە ڕاپەڕینی بەهاری ساڵی 91 بوو تێ ئەگەین کە ئەم ڕاپەڕینە جیاواز بوو لە ڕاپەڕینەکانی تر کۆمەڵێک هۆکار بۆ نمونە هەبوونە ئەم هۆکارانە وایان کردووە کە ئیدی ڕاپەڕینەکان تایبەتمەندی زیاتریان پێ بدرێت بۆیە ئەم ڕاپەڕینە لە ئەنجامەکانی زۆر جیاوازتر دەرکەوت و ئەو بەرنامە بۆ داڕێژراوی هەبوو لە نێوان یەکێک لە فاکتەرە زۆر سەرنجڕاکێشەکان کە بێگومان وەکو بابەتێکی کۆنکرێتی بوو بە ئەنجام گەهاندنی ئەم ڕاپەڕینە جیاواز لە ڕاپەڕینەکانی تر یەک خستنی ناوماڵی کورد بوو کوکردنەوەی هەموو هێزەکان لە چارچۆی بەری کوردستانی چونیەتی سەرپەرشتی کردنیان بەرەیە بوو بەتاکید ئەمە خاڵی جەوهەری سەرکەوتنی ڕاپەڕین بوو پێم وایە وەک کاکرمانزیش باسی کرد ئەم بەرەی کوردستانی و هێزە نیشتیمانیە کوردەکان و پەیوەندیان بەو ڕێخستنە ناوخۆیە شاریانەی کە لە ناوخۆی شارەکاندا هەبوون ئەمە وەرچەرخانێکی گرنگ بوو لە ڕاپەڕین و جیاواز بوو لە ڕاپەڕینەکانیت کە ئەمە وای کرد ئەو تەنسیقەی نێوان پێشمەرگە وە سەرکردایەتی سیاسی کورد لەگەڵ ناوشار نەپسڕاوی
بۆیە هەر ڕاپەڕینێک بۆ نمونە بە بەرنامە بۆ داڕێژراو نەبێ یاخۆت پێشتر پلانی بۆدانەنرابێ ڕەنگە ئەم ڕاپەڕەنە سەرکەوتن بەدەست نهێنێ هەر بەڵگەشمان لەسەرەوەی ئەم خێراییەی لە ڕاپەڕینی باشووری کوردستان ڕوویدا بە دڵنیاییەوە ئەمە لە خۆیەوە نەبوو بەتاکید پێشتر بەرنامە بۆ داڕێژراو بووە پێشتر هێزی پێشمەرگەی کوردستان بەجیا هاتوتە شارەکان ئەگەر ئێمە ئێستا ژیاننامەی بەشێک لەو پێشمەرگانە بخوێنینەوە کە لە ڕاپەڕین بەشدار بوونە زۆربیان ئەو ڕایان ئەو ینی باسی ویان کردیە کە چەند ڕۆژێک پێش دەستپێکردنی ڕاپەڕین هاتووە ئەو کاتە من خۆم مناڵ بووم لە ئوردیگەزیەوە بووین لە ئێران باوکم و مامەکان و هەموو کەس و کاری ئێمە ئەو کاتە پێشمەرگە بوون ینی بە سەدان و بە هەزاران پێشمەرگە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان حتا لە خاوەن ئێرانیش هاتن داخلی ڕاپەڕین بوون هەر لە ڕانیەوە تا بە ئەنجام گەاندنی ڕاپەڕین بێگومان خەڵکی کوردستان هەر هەمووی بەشدار بووە لە ڕاپەڕینە بەڕێزان ئەوانەی کە بێگومان زۆر خەباتیان کردو شوێن دەستیان دیارە مەجال نییە ئێستا میوانداری بکەین ئینشاءالله جارێک ئەوانیش میوانداری دەکەین دەستی هەموو کەسێک کە بووە لە ڕاپەڕینە بەڵێ کاک کەرگورد هەڵبەت سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران سنوورێکی فراوانە ئەم سنوورە لە 5473 کیلومتر دووجار پێک هاتووە 13 ناحیە 5 قەزا ئێستا سیدەکانیش بووە قەزا حتا باس لەوە دەکرێت کە لەوانەیە خەلیفانیش ببێتە قەزا کۆمەڵێک گوندیش ببنە ناحیە ئیدی پێم باشە سەرنجی تووە بێ لەسەرەمە کەواتە ئەم ناوچەیە لە ڕووی گەشتە گوزاریە ناوچەیەکی زۆر گرنگە لە 180 شوێنە گەشتە گوزاریەکانی هەولێرە لە 130 لەسەر ئاستی عێراقیکرێت لە 150 لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش بێ کەواتە بۆچوونیەتی بژانەوەی ئەم کەرتێک کە تا ئێستا وەکو پێویست بێگومان خەبەتی بوونەکەرەوە چیتانەیە بەڵێ طبعا هەبوونی ئەو ئیدارەیە یەکێکە لە بڕیارە هەرە با بڵێن گرنگەکان بەنسبەت خەڵکی ئەم دەبەرە خەڵکی ئەم دەبەرە بە بەراورد ئێمە لە گرنگجی و لە تێکۆشانی خەڵکی دیکەی ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان کەم ناکەینەوە بەڵام وەکو خۆشت لە سەرەتاوە ئاماژەت پێدا ینی سروشتی ئەو ناوچەیە وا بووە لە هەموو شۆڕشەکان ینی سەرپشک بووینەوە سەرکرداتی شوڕەش لێرە بووە زیاتر فۆکس لەسەر بووە و بەڕاستی ئەوەی کە ئێستا هاتوتە کاوەش پشتی شێر بەبەر خەڵکی ئەم ناوچەیە دەکەوێتن بۆیە گرنگجیدان و هێنانی خزمەت گوزاری بوو ئەو خەڵکێوە و ناوچەیەکی سەربازیش بووە و ناوچەیەک بووە کە هەموو خاپور بوو ئێستا ئەو قەزانێک کە تۆ باست کرد قەزای مێرگەسۆر قەزای سیدەکان قەزای چۆمان ئەوانە هەر وجودیان نەمابوو هەمووی ناوچەیەکی سەربازی تەواو بوو بۆیە ئەو ساڵانێک کە هاتین ئێمە وەکو کابینە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵێکی زۆر درراوە کە بە بەرنامەیەشدا ڕێژراو هەڵ بدرێتن ئەوەی پێشتر دەگوزەرە لەم ناوچەیە بگەیتەوە سەر ڕێڕەوی ئەسلەکەی خۆی ئێمە دوای ئەوەی کە وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران ڕاگەیاندرا هەوڵمان داوە سوود لەو بڕیارە وەربگرین چونکە شتێک هەیە بەڕاستی ئێمە نەک هەر سۆران هەولێریش زۆر گەورە بووە یعنی سنتەری هەولێر و دەوروبەری هەولێری زۆر گەورە بووە بۆیە هەبوونی ئەو ئیدارەیە ئێمە توانیتمان کە یەکێک لە ئامانجە سەرچەکان بۆ نمونە کەمکردنەوەی ڕۆتیناتە و خەڵک بتوانێتن لێرە ئیش و کارەکانی خۆی ڕای بکاتن کە ئەمە تا ڕادی بەپرسێکی زۆر گرنگە پێشتریش لێرە بەرنامەم کردو یەکێک لە کێشەکانی خەڵکێرە ئەوە بووە بۆ ئەبسەت معاملە دەبێت چوبانە هەولێر بۆ دەرهێنانی پاسپۆرت ئیجازەی سیارە حتا بۆ هەر کێشێکی تر وایە کەواتە کردنەوەی هەموو داوائیرەکان و بەڕێوەبەرە گشتیەکان لە سنتەری ئیدارەی سەربەخۆی سۆران کە قەزای سۆرانە تا چەند کاراسانی بۆ یەکێ زیاتر پەرە بە پرۆژەکان بدەن بەدڵنیاییە ئەوە با بڵین بۆ ئێمە کە سوودی زۆر بوو و بۆ هەولێریش سوودی زۆر بە چووکەوانیش ئەو فشاریان کەمتر بووە لەسەر سەریان ئەوانیش دەتوانن زیاتر تەرکیز بکەنە سەر ئیش و کارەکانیان لە ناو سنتەری هەولێر لە جێبەجێکردنی پرۆژەکانەمە لە ساڵی ڕابردوو زۆرترین پرۆژەکە زیاتر لە 125 پرۆژەمان لێرەکانە جێبەجێ کرد ئێمە کە من خۆم خەڵکی ئەو ناوچەیەم و ئەمڕۆکەش باسم کرد ئەوەندە زەبر و زەنجی حکوومەتی بەعسمان بە چاوی خۆمان بینیوە من کاتە تەمەنم 17 ساڵ بوو کە بەشداریەکی مەیدانی ئەو ڕاپەڕینەشمان کردووە بۆیە بۆ ئێمە لە هەزریمە کە خزمەت گوزاری و کە ئەو ناوچانی سەربازینە ئێستا دەمانێت بیکەینە گەشتیاری ئەو ئەشکەوتانێک کە وەکو شێڵتەر و خۆپارێزی بەکارمان هێناون ئێستا دەمانێت بیکەینە شوێنێکی ئاسەواری خەڵک بێسەردانیان بکاتن ئەو ناوچانێک کە بۆ نمونە ناوچەی چۆمان کە ئەو کاتی ناوچەیەکی سەربازی ئێستا بیکەینە ناوچەیەکی بازرگانی هەموو سوود لەو کارتانە وەربگرین و ئامانجی سەرەکی ئێمە وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوەیە بەرزکردنەوەی هەلی کارە بوو ئەو گەنجانی ئێستا لە ناو
ئیدارە بەڵێ سەربەخۆی ئەلبەت سۆران کاکەل گوت پێم باش نییە زۆر جارە ئەنی مە زیاتر بە چایکە ڕخنەی سەیری بەرپرسەکان پێیان ڕخنە لێکانی کۆمەڵی داتام لە بەردەستایە ئیدارە سەربەخۆی سۆران لە ساڵانی ڕابردوو زۆرترین پرۆژە خزمەتگوزاری لێرە ئەنجام درا و پێش کاتی خۆی تەواو بوونە ئەوەی جێگەی سەرنجە بوو من زۆرترین بودجە بۆ ئاوادانکردنەوەی ڕێگابان و ئاوادانکردنەوەی لادێکان تەرخان کراوە 400 میلیارد دینارە شتێکی وایە کە لادێکان ئاوادان بکرێتەوە تا چەند ئیسیفادەتان لەوەی کردە و خەڵک تا چەند گەڕاوەتەوە بوو لادێ ئیسیفادەیان لەو بڕیارە کردو بە خۆشحاڵیەوە ئێمە دوای دابینکردنی ئەو بودجەیە کە بۆ ساڵی بۆ جاری یەکەمە وەکو بودجێ پەرەپێدانی پارێزگایەکان بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران تەرخان دەکرێتن ئێمە لەسەر ئاستی هەموو پارێزگایەکان و ئیدارە سەربەخۆیەکانیش بە باشترین شێوەی دادپەروەرانە بەسەر هەموو قەزا و ناحیە و گوندەکانمان دابەشمان کردووە و ئەوەی ئەو ساڵ ئێمە تەرکیزمان کردوتە سەر ئەوەیە کە گوندەکان بە هەمان شێوە یعنی هەوڵ بدرێتن بودجەیەکی تایبەت بۆ گوندەکان تەرخان بکرێتن تەعاان ناوچەیەکی زۆر بەرفراوانە ئیدارە سەربەخۆی سۆران و گوندێکی زۆر لەم ناوچەیە هەیە ئێمە لەوانەیە بە تایبەتی لە ڕوو ڕێگابانەوە کولفەیەکی یەکجار زۆر ئەمە بتوانین ناو گوندەکان بۆ نمونە بەڵام حەدی ئەقەلمە بتوانین ڕێگا سەرەکیەکانی گوندەکان و دابینکردنی ئاو کارەبە بۆ ئەو گوندانە دابین بکەین ئەوەی کە ئێستا زیاتر ئێستا ئێمە کار لەسەر دەکەین و خودی جەنابی سەرۆکی حکوومەت کە زۆر گرنگی پێدراتن یەکە چەند بابەتی کردی گەشتیاریە کە ئێمە بیبینە قۆناغێکی دیکە چونکە ناوچەیەکی زۆر گەشتیاری بەرفراوانمان هەیە و ئەوە لەو حاڵەتە بوژانەوەی گوندەکان کۆمەڵی پرۆژانە تا ئێستا بەشێکی جدی شتیان نەکرا وەکو گەلی گەشتکاری بۆ نمونە ئەو پرۆژەیەکی گرنگ بوو ئەمە چی لە هات ئێمە ئەو ساڵێکە ڕابردوو ئەو تیمێکە دروست بوو تیمەیەکی گچکە بوون بچووک بووین تازە دەستمان بک وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران بەڵام زیاتر ئێمە پرژاینە سەر جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان پرۆژە استراتیجیەکان ئەوەی کە ئێستا باسم کرد لە کەرتی گەشت و گوزاریان لە کەرتی بازرگانی کە ئێستا ئەم ساڵە بەرنامەمان بۆ داڕێشتووە لە یەکەم هەنگاودا بە بڕیاری خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ماستەر پلانێکی گەشتیاری بۆ ئەو ناوچەیە بەگشتی دابڕێژین کە ئێستا لەگەر تیمێک لەسەر خەتین هەنگاوی زۆر باشمان هاوێشتووە بۆ ئەوەی کەرتی گەشتیاری بیبینە قۆناغێکی باشتر کۆمەڵی فاکتەریتیە کە چون کەرتی گەشتکاری گەشتە پێ بدرێت لەم ناوچەیە کە بەرچاوە ڕێگەبانەکان دواتر قسەی لەسەرەکەن کاکی کرمانچ هەڵبەت لە کاتێکە کە سەرهەڵدان کراوە بێگومان قۆناغی ڕزگاری نیشتیمانی لە باشووری کوردستان هێشتا ماوە نیوەی باشووری کوردستان ئێستا ناوچەیەکی ئەمنی زۆر خراپە تعریبیتە ئەنجام دەدرێت و دەرەوەی ئیدارە هەرێمی کوردستانە و ناوچە سنووریەکانیش لەلایەن وڵاتانی دراوسێ بە بیانی جیاوازە کە زۆر جار ئەو بیانیانش بوو دروست دەکرێن تۆپباران دەکرێت کەواتە تو وەکو سەرکردەیەکی سیاسیش ینی بەرپرسێکی باڵای لایەنێکی گرنگی سیاسی لە کوردستانە تا چەند گرنگە لەم قۆناغە هەستکارەشدا ئەمڕۆ بۆ نمونە دیدارم هەبووە دوو بەرپرسی باڵای پارتی وێکێتی تەکیدیان لەسەر ڕێخستی ناماڵی کوردیان کرد لە واقعاشا شتێکی وانە کە تا چەند گرنگە بە ڕوحیەتی بەرەی کوردستانی لە چارچەوەی ئەم سەردەمە و ئێستا و بە میکانیزمێکی تر کورد هەوڵ بدات طبعا یەک لە فاکترە بەهێزەکانی سەرکەوتنی ڕاپەڕینی ئەو جارەی ساڵی 91 یەکگرتووی قیادەی سیاسی کورد بوو یعنی من تەسەوڕەکەم فاکتەر هەرە بەهێزەکەش بی بۆیە ئەوەی کە بەدەست هات بەڕاستی ینی لە سەروی تەوەقعاتی ئێمەشەوە بوو یعنی ئێستا ئامادەیمان نەبوو ئەمە ئامادەیمان بۆ شتی دیکە مامناوەندی کرد بوو بەڵام فرسەتی زۆر زێڕین پێکەوە هاتنە دەست ئەمە تەسەوەرکە لە دوای مەرحەلەکانی ڕاپەڕین لە دوای مەرحەلەی شەڕی ناوخۆیی بەراوردێکی بکەین لە سەردەمی شەڕی ناوخۆیی لە دوای شەڕی ناوخۆیی کاتێک کە پێکەوە بووین کاتێک هاوپەیمانەتی استراتیژی لە بینی پارتی و یەکێتی بۆ نمونە بەسرا تۆ بەراوردی ئەو دەستکەوتانە بکەن چەند ئێمە چوینە پێشێ چەند مەوقعمان بەهێز بوو لە بەغدا لە شوێنەکانی دیکە ئەکەی بە دڵنیاییەوە ئەوەی کە ئێستا لە کوردستانی هەیە بە دڵی نە زۆر بەشێکی زۆری ئەو عەقلیەتەیەکە بەداخەوە لە بەغدا هەن و نە بە دڵی خەڵکێکیشە لە دەروەی کوردستان چونکە ئەوانە پێیان وایە ئێرە کیانێکە خەتەری لەسەر مەنتیقەیە کە لە ئەساسدا غەڵەتە بەڵام مافێکی میلەتی خۆمانە ئەبێ بپارێزین بۆیە هەمیشە شەڕمانەکەن لە مەنتیقەی مادەی 140 لە کەرکووک لە شوێنەکانی دیکەکە زۆر شتمەوە بەڵێ بە تاکید ئەوەی لە ئاستی تموح و خەونی میلەتی کوردانی ئەوەی ماوە بەڵام وەکو چۆن ئەو زەمەنە و زێڕنەوە ئەو فرسەتە هات لە ساڵی 91 کە کورد بگاتە دەستکەوتەکانی ئەوڕۆ من دڵنیامە ئەگەر پێکەوە بین ئەتوانین دەستکەوتی باشتریش بین چونکە
کورد توانیتی لە خلالی 32 ساڵی بە هەموو کەم و کوڕەکانەوە ئیسپات بک بۆ عالم کە ئەمە توانین خۆمان بڕێوە بین. پێڵێ قۆناغی ڕزگاری نیشتیمانیمان تێپەڕاندەوە خاوەن کارێنێکی کۆنکرێتی تەزبیت کراوی ئیدی پێویستە ململانەکانی ئێمە لەسەر دەسەڵات و لەسەر بەدەستخستنی بەرژەوەندی تایبەت بێ. خۆی ئەو کیانە پێویستی بە پاراستنە زارێ ئەمە مەرحەلی ئێستا پێویستمان بە پاراستنی لێت چونکە تهدید هەیە بمانەوێ نییە تهدید هەیە ئەو جوڵەی لە دەوروبەر وەکو خۆت باست کرد هەمیشە ئەو کێشانەی کە بەغدا بۆ کوردستان دروستەکە لەسەر ئەوەیە کە دەسەڵات و کیانی کوردی لە کوردستان ئەو هەرێمەی کە دەستوری کە ئەمە هەمانە کەبیکەنەوە زارێ ئێمە زۆرمان پێویستە ئەو کیانی بپارێزین پاراستنەکە مربوطە بە یەکریزی ناوخۆیی ئەو جا مەرحەلەکانی ئایندا ئەتوانین پلانکەین چونکە لە هەر گۆڕانکارێکی منتیقەی بە تەسەوریمە کورد لەمە پاش بۆ فاکتەرێک نابێ پشتگوێ بخرێ لە ئێلێرە لە ئێرانێ لە تورکیای ئەبێ مراجعەیەک بکرێتەوە لەمە دووە هەر گۆڕانکارێک لە ئاستی ئەو گۆڕانکارێنێک کە ئێستا لە هەموو منتیقەی چاوەڕوان کراون پاش بەتایبەتی پاشی شەڕی ئۆکرانای پاشی ئەو ململان نوێنەی کە لە مابینی ئەمریکا و سین و لە مابینی ئەو ڕۆژە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست دێنە گۆڕێ بە تەسەوری مابی ئەبێ حسابێکی تایبەتی بۆ کردکردن کەواتە خۆتەزانانی ئەم ناوچەیەکی گەرمە لەسەر ئاستی جیهان بێژگە لە شەڕی ئوکرانیا کە ئێستا زیاتر فۆکس لەسەر ڕۆژهەڵاتی ئەوروپایە ئەو گۆڕانکاریە جیۆپۆلیتیکە معقدێکە لەم ناوچەیە هەیە بێگومان پرۆژکێکی کەم تا زۆر بەر کوردیش دەکەوێت کەواتە تا چەند گرنگە سەرکردایەتی سیاسی کورد ئەمە لە بەرچاو بگیرێ بەڕای تۆ کە بە جددی هەوڵی پاراستنیان دەستکەوتە نەگرێ یەک ڕێزی نیشتیمانی لەسەر بنەمای بەرنامەیەکی استراتیجی بوو ئیدارەکردنی ڕاوشەکە نەبێ ڕاوشەکە خراپ نابێ بەتاکید تهدیدمان لەسەر ئێمە نابێ وا بکەین کە پێمان وایە ئیدی ئێمە هەموو شتێکمان کۆنکریتە و گۆڕانی بەسەردانایە نەخێر ئەمە گەر بۆ خۆمان یەکریز نەبین بۆ خۆمان بە مەسئولێتی فراوانتر فکر لێ نەکەینەوە بە ڕوحەتی سەردەمی بەرەی کوردستان نینەوە ناو پرسەکان بەتاکید هەڕەشە و زۆر گەورە لەسەر کوردستان هەیە ڕەنگە خەتەریش بی لە دەستدانی ئەو دەستکەوتانی کە هەمانە ولی کاکرێ باس بەڕێستان مامۆستای زانکۆن بواری مێژوودا و تەڵەبەی دکتۆراشن ئێستا باش ئاگاداری مێژووی کوردن کە کورد بوونە گەیشتوتە ئارمانجەکانی ئارمانجە استراتیجیەکانی ڕزگاری نیشتیمانیەکەی فاکتەری ناوخۆیەکی لە فاکتەرەکان بۆ هەر کەسێکی مەزانێ تا ئێستا شەو دەردەسەریای هەڵبەت لەسەر ئاستی هەر چهار پارچەشەیە نەکتنێ بەسێک ئێمە باسی خۆمان بکەین کەواتە لە چارچێوەی دەستکەوتەکانی ڕاپەرین خۆتەزانی ڕاپەرین دەرئەنجامی خەباتێکی دوور و درێژ بۆ قوربانی دانی سەدان هزار کەس بۆ هەنی پێت وایە تا ئێستا لایەنە سیاسیەکانی کوردستان لە ئاست پاراستنی ئەم دەستکەوتەدا بن کاکەگار بەخۆی ڕاپەڕین خەونی ئەو شۆڕشانەی پێش ڕاپەڕین هەبوون هینایەتی کۆمەڵک شۆڕش کران کۆمەڵک شەهیدرا کۆمەڵک یعنی هەتا جگە لە شۆڕشەکان ئەو نەهامەتی کە میلەتی کوردیتی لە ڕاگواستن و لە دەربەدەری و لەو یعنی هەتا لەو شەڕە نەفسەی کە لەگەڵی ئەکرا لەلایەن ڕژێمێک لە دوایەکانی عێراقەوە کەم نەبوو زۆر بوو بەنسبەت ئەوان بەڵام ئەوەی کە گرینگە لایەنە سیاسیەکان لەم ڕۆدا لە ڕۆژگاری ئێستادا یعنی ئەگەر طبعا ئەو دەستکەوتی کە هاتەدی لە سەردەمی لە ساڵی 91 یەکێک لە هۆکارەکان باسمان کرد هۆکاری سەرکەوتنی ئەم ڕاپەڕینە ئەم کۆدەنجیە و ئەم یەکدەنجیەی لایەنە سیاسیە کوردیەکان بوو و بیریشمان نەچێ دوای ساڵی 1970 کاتێک کە شەڕی عێراق و ئێران ڕاوەستا بارودۆخی پارتە سیاسی کوردەکان زۆر ناهەموار بوو چونکە حکومەتی عێراقی لەو کاتەدا زۆربەی هێزەکانی بۆ دژایەتیکردنی بزنەوەی ڕزگاری خوازی کوردی تەرخان کرد بەکاری شێنا بەڵێ بەکاری هێنا زۆر ینی لە جاران زیاتر لەوەی کە پێشتر چونکە دەستی واڵاتر بوو و ئەو فترەیە کە لە دوای ینی ڕاوەستانی شەڕی عێراق و ئێران و تا ساڵی 91 کە ڕاپەڕین ڕوویدا حکومەتی عێراقی کۆمەڵێک زیانی زۆر گەورەی بە کوردگەیان ئەنفالەکان چیمیابارانی هەڵەبجە هەمووی لەو فترەیە بوو لە بینی ڕاوەستانی شەڕی عێراق و ئێران و لەگەڵ دەستپێکردنی ڕاپەڕین لەبەرەوە ئەوانە هەمویان هۆکار بوون لەوەی خەڵکی کوردستان هەم پارتە سیاسیەکانی کە ئەو کات لەسەر دەسەڵات بوون و حکمی لە شاخ حکمی کوردیانە کرد ئەمە وای کردبوو ئەوان زیاتر لە یەک نزیک ببنەوە زیاتر هەم بدرێن زیاتر بیر لەوە بکەنەوە کە یەکگرتوو بوون لە بەرەوەش بەرەی کوردستانی دامەزرا بە تەکید وەک کاکرمان باسی کرد ئەو گۆڕانکاریە نێودەوڵەتیانەی کە ئێستا هەنا هەمویان خەتەرن نەک لەسەر زۆربەی وڵاتە ئەو وڵاتانەی کە وڵاتیشن و سەربەخۆشن نەک لەسەر هەرێمی کوردستان لەبەرەوە گرینگە ئێمە ئەو حرەکە نێودەوڵەتیەش ئەبینین بۆ هاندانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە یەکگرتوو بن لەبەرەوە بەدڵنیاییەوە گرینگە پارتە سیاسیەکان وەک کاکرمان باسی کرد بە ژیانی بەرەی کوردستانی وەزارێکی تر
بێنەوە مەدانی وتوێژ بێنەوە گفتوگۆکردن بۆی ئەم دەستکەوتانە لەدەست نەچن ڕاپەڕین کرا بۆ ئەوەی کە دەستکەوتەکان ئەوەی چەندین ساڵە قوربانی لۆدرایە بەدی کەواتە کاکرێ بەسەکە تۆ دیت حتا لە ناوچەکە حتا جوگرافیای سیاسی وڵاتانی ناوچەکەش دەستکاری دەکرێت ئەوە سووریایە حتا ئەوە عێراقە دەستێوەردانی دەرەکی ئەوە زۆر وڵاتی تری ناوچەکەنەکە بە شێوەیەکی زەق دەستێوەردان دەکرێت جوگرافیەکەی گۆڕانکاری تیا دەکرێت کەواتە ئێمە خۆ دەزانی ڕەوشی ئێمە چۆنە کەواتە پێت وایە دوای ڕاپەرین کە ڕاپەرین چۆن کرا دەر ئەنجامی ڕاپەرین سەرکردایەتی سیاسی کوردستان توانی بێتن بە شێوەیەکی پراگماتیز بە دنیا بینیەکی فراوانتر تەعامل لەگەڵ ڕەوشەکە بکەن لە ئێستادا عنی پێویستە ئەمانە چی بکەن لەبەرەوە ئەوەی کە دەگوترێت کە کەرمانجیش باسی کرد ئێمە ڕوبەڕووی کۆمەڵێک تەحەدیاتی جددی بووینەتەوە بەدڵنیایەوە ئەگەر ئێمە سیر بکەین دوای ڕاپەڕین وەک کاکەڵگۆر باسی کرد ئەو هەموو دەستکەوتانەی کە بەدەست هاتوون بەڵام کورد لە باشووری کوردستان کۆمەڵە قۆناغی زۆر سەختی تێپەڕاندیە ئەکرێ ئێستا ئەمە بۆ نمونە چاوەڕوانی گەڕانەوەی هەر یەک لەو بارودۆخانە ئێستاش قۆناغی کە سەختە لەبەرەوە عەقڵیەتی بەغدا جارێکی دیکە بوو پێشوو دەگەڕێتەوە بەدڵنیاییەوە خۆی کاکەکار ئەگەر ئەمە بە درێژایی ئەو توێژانێک کرێنەوە بزنەوەی ڕزگاری خوازی کوردی لەگەڵ حکوومەتێک لە دوایەکانی عراق کراینە ئەگەر بە مێژووی ئەوانەدا بچینەوە سەیری بەندەکان بکەین و سەیری پابندبوونی حکوومەتێک لە دوایەکانی عراق بکەین ئەوە تێدەگەین کە ئیدی ئەم ڕێکەوتنانە کۆنکریتی نین ئەم ڕێکەوتنانە بەڵگەی ئەوە نین کە ئێمە بتوانین لە چوارچەوەی عراقێکی فیدرالیدا بژین هەر ڕێکەوتنامەی 11 ئازار سیرکە ڕێکەوتنامەی ساڵی 64 سیرکە کۆمەڵێک لەو ڕێکەوتنانەی کە لەگەڵ حکوومەتی عراقی کراون تەنها ینی تەبعاً ئەوە بە زوبانی سەرکردە عراقیەکان خۆیان ئەم ڕێکەوتنانیان لە کاتێکدا لەگەڵ هەرێمی کوردستان کردووە لەگەڵ یان پارتە سیاسی کوردەکان کردووە لەو کاتێک کە بارودۆخیان زۆر خراپ بووە یعنی بەشێک لەو ڕێکەوتنانەی کە کراون ئەتوانین بڵێن بە مەبەستی خۆگرتنەوەی بە مەبەستی زارێشتر هەستانەوەی هێزەکانی حکوومەتی عراقیەکان لە 60ەکان لە 70ەکان لە 80ەکان لە 90ەکان لە 2000ەکانیش ئیترەمە حقیقەتێکە لەبەرەوە گرنگە ئێستاش کورد هەمیشە هەوڵی ئەوە بدا کە ئەو ڕێکەوتنانەی کە لەگەڵ حکوومەتی عراقی ئەکرێن بەڕاستی کۆنکریتی بێن دواتر قسەی لەسەرەوەیکەین تا چەند ئەنی پێت وایە سەرکردە کوردەکان ئەمە نەزانن کە ڕەوشێکە چوونە بەرحاڵ کاک هەڵگورد سووران ناوچەیەکی فراوانە ینی ناوچەیەکی تایبەتی استراتیژی گەشتکاریە ئەم حقیقەتێکی حەشال نەگرە بەڵام ئەم ناوچە گەشتکاریەش پێویستی بە کومەڵی فاکتەر هەیە یەکێک لەوانە ڕێگاوبانە ڕێگاوبان وەکو پێویستی نارچەند ئێستا هەوڵ دەدرێت جوتسایی دیسپیلێک بۆ خەلیفان بکرێتەوە بەڵام بۆ خەلیفان جادەی هامڵتون تا بگەیتە حاجی عومەران وەکو پێویست نییە بەڕاستی زۆر تەسکە و زۆر سەر ئێشەشە بۆ ئەوە چیتان کردووە وڵای کاک ئاکارەگەر ڕوخسەتم بدێ من دەمەوێت زیادێک لەسەر قسەکانی کرمانج و کاکڕێواز لەسەر ئەو پرسیارەی پێشتری حکمەوە بەرپرسی ئیداری مەبەستم منیش ڕوخسەتم وەگرەگەر چکە منیش بە حکمیەوەی پێشی ئیداری هەل لەناو با بڵێن بە تایبەتی خوێندنەوەی مێژوو بەڵێ ئێمە ئەگەر خوێندنەوەی مێژوو بە ڕوخسەتی کاکڕێوازی هەز دەکەین عنی مێژوو خۆی دووبارە دەکاتەوە تقریباً گەورەترین چەک بەدەستی دوژمن ئەو کاتە کە پەرتەوازەی لەناو ڕێزەکانی کورد هەبووە و هەموو جارێک کە کوردێک ڕێز بووە باشترین دەستکەوتی هەبووە و لە پەرتەوازەکان ئەو دەستکەوتانی کە بێگرتووی بەدەستی هێناوە لە دەستی لە 2003 تا 2010 شەروا بووە بەڵام یەک خاڵی بەڕاستی من حەز دەکەم ئیشارەتی پێ بدەم کە گرینگە لێرانەما طبعاً هەموو کەسێک وانە لە هەڵەکانی پێشتری وەردەگریتن وەڵە بە تایبەتی سیاسەکانی ئێمە کە ئەو قۆناغانی پێدا تێپەڕ بوون بۆ نمونە قۆناغەکانی شەڕی ناوخۆ ئەو کارکتەرانێک کە لەناو لایەنە سیاسیەکان هەبوون گەیشتنە ئەو قەنەعەتە کە ئیتر دەبێت یەکدەنگ بن ئەگەرنا هەموو ملەتی کورد لە مەترسیدایە بەداخەوە بەڕاستی پێ بڵم بەداخەوە ئێستا من لەناو قۆناغێکی چەند کارکتەرێک هاتوونەتە ناو حزبە سیاسی سەرچیەکان کە ئەو قۆناغیان نەبینیوە ئەوان تقریبان بەنسبەتەوان شتێکی نوێیە بۆ زۆر گرینگە لەناو خودی ئەو حزبە ئەوانەی کە باگراوند و بە قۆناغەکانی پێشتردا تێپەڕین و زەرەر و زیانەکان دەزانن ئەوان ڕاستەڕێیان بکەن کە ئەوە نامانگەینتە بە هیچ شوێنێک یەکڕێزی ئەمە چکە ئێستا دەزانین لەناو ئیدارەش کە ئێستا ئەو مفاوزاتێکە لەگەر حکوومەتی بەغداشەیە ئێمە دەزانین حکوومەتی بەغدا بە شێوەیەک هەوڵ دەداتن کە کار لەسەر ئەو پەرتەوازیەی لایەنە سیاسیەکان بکاتن بە تایبەتی دوو پارتی ڕئیسی کە ئێستا لە هەرێمی کوردستانەوە هەر ینی ئیزافەیەک لەسەر قسەی کرمانج بەنسبەت پرسیارەکەی جەنابتان ئێمە طبعاً یەکێک لە کە تۆ باسی کردی گەشتیاری دەکەی ئێمە باسی لە یەکەم قۆناغ و باسی ڕێگاوبان دەکەین قۆناغ ڕێگاوبان ئەگەر ڕێگاوبان تەماشا بکەین لەگەڵ ڕێژەی زیادبوونی ئۆتۆمبیل مقارنە ناکرێتن یعنی ڕێژەی ئۆتۆمبیل بە 400 زیاد بووە بەڵام ئێمە فریانە کەوتوینە لەگەڵ
زیادبوونی ڕێژی ئۆتۆمبیل ئێمە ڕێگاوبانەکانشی و هەبوونی ئەو ڕێگاوبانانەی باڵێن لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆراندانە سروشتی ئەو ناوچەی ئەو هەیە شاخاوینە و کولفەیەکی یەکجار زۆری دەوێت ینی ئەو کولفەیە کە بۆ کیلۆمەترێک بۆ ئێرە دیار تەرخانەکرێتن لەوانەیە لە شوێنەکانی دیکەی هەولێر بەدەیان کیلۆمەتری پێچا بکرێتن بۆیە ئێمە لە هەنگاوی یەکەم دوای دانانی ئەو ماستەر پلانە وەکو شوێنێکی گەشتیاری ئێمە هەر لە ئێستاوە دەستمان پێ کردووە ئەگەر خۆشت تێبینت کردی بتن کە داخلی سۆران دەبی ئێمە ئەو زۆ سایدە سپیلک خەلیفان کە یەکێکە لە پرۆژە استراتیجیەکەم بۆ ئەوەی جوڵەی هاتوچۆی گەشتیاران و بازرگانانیش چکەمە کە ئەو ڕێگانەمان پەرە پێدا و ئەو ڕێگانەمان ئاسانکاری پێکرد بە دڵنیاییەوە ڕێژەی گەشتیاری و ڕێژەی بازرگانیش بەرز دەبێتەوە بەڵام گرنگ لێ ئەوەیە گەشتیاری ئەوانەی کە سەردانی ئیداری سەربەخۆی سۆران دەکەن و لە ناوچەکانی دیکەی بەغدا و ناوچەکانی دیکەی خواروی عراقیش چێنە ئەوانەی سەردانی ئێردەکەن ئێمە دەمانەوێت ئەوەی ئێستا هەیە لە کەرتی گەشتیاری یعنی پەری پێ بدەین بیکەینە ببینە قۆناغێکی نەک هەر لۆکەڵی بەڵکو نێودەوڵەتیش چکە دەتوانین سوودی زۆر لێوەربگرین لە بابەتی بازرگانی ئێمە ئێستا پلانی ئەوماندانەوە کە سنتەرێکی بازرگانی گەورە لە سۆران بکەینەوە بۆ ئەوەی ئەو جوڵە بازرگانی کە ئێستا بۆ ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستانی و عراقیش هەیە سنتەرەکی ئەلێرەوە بکرێت و ئەلێروکاندا بەشکاریەکانی بەسەر ناوچەکانی دیکەی عراقدا بکرێتن بە هەبوونی ئەم سنتەرە زوڵەیەکی باشتر و هەلی کار زیاتر بۆ پرسێکی دیکە لە شوێنە گەشتکاریەکان چونیەتی ئیدارەکردنی ئەم شوێنانە چونیەتی بە سیستەمکردن و بە ستانداردکردنی ئەم شوێنانە زۆر جارم شوێنە گەشت و گوزاریانە بە شێوەیەکی ماڵباتی بە شێوەیەکی وا بەڕێوە ئیدارە دەکێت کە وەکو پێویست ناتوانێت خزمەت بکرێت حتا لەلایەن حکوومەتیشەوە کەواتە بۆ ئەمە پێویستێکی بکرێت ئێمە وەکو باسم کرد ئێمە کە دەبێت دراسی بکەین ئێستا ڕاستە ئێمە ڕێژەی گەشتیاری کە دەڵێن بەسەرم بۆ نمونە لە نەورۆز 300,000 گەشتیار سەردانی سۆرانی کرد 300,000 کەس کە سەردانی کرد قازانجی ئەو خەڵکە چ بوو حکوومەت چ بوو ئێمە چمان بەدەستێنا چمان کرد کەمە دەبێت ئەو دراسانە بکەین بۆ ئەوەی ئێستا هەیە کە دامانە ماستەر پلانەکە دابڕێژین بۆ ئەوەی ئێمە بتوانین پێشوازی لە هەموو جۆرە گەشتیارێک بکەین و ئەوانەی نەک تەنها ئەوانەی کە با بڵێن ئیمکانیەتی مادیان مەحدودە بەڵکومە بتوانین کاریگەری لەسەر ئەوانە شەبێتن کە لە وڵاتەکانی دیکە بۆ نمونە من هەفتێک پێش ئێستا لەگەڵ کۆنسۆلی چیک کۆبنەوەیکی زۆر باشمان کردەوەی کە قۆناغەکانی ئەوەی کە ئێمە بتوانین گەشتیاری لە وڵاتی چیک چۆن بتوانین گروپێکی گەشتیاری بینین بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیاکانی ئێرە و کۆمپانیاکانی گەشت و گوزار لێرانە بتوانین ئەگەر یەک گروپیش بینین لە وڵاتەکانی دیکە دەبێتە دەرگاکە دەکرێتەوە بۆ ئەوەی خەڵک حەز دەکە ینی حەز دەکە سپاس کاک کەرمان شەڵبەت توش خەڵکی ئەم ناوچەی چەندین ساڵیش قای مەقامی قەزایی ناوەندی سۆران بوو ئێستاش بەرپرسی لقی چومانی لقی 26 گوڵان بە ناوبانگە کەواتە پێت وایە لە ئاس قوربانیدانی ئەم ناوچەیە خزمەتی ئەم ناوچەیە کرابێ ئەگەر نەکرابێ پێویستە چی بکرێت کە ئەو خەڵکە قەرەبوو بکرێتەوە کە زیاتر لە نیوەی وێران بوو لە کاتی خۆیان بەڕاستی ڕاپەڕین دەستکەوتی زۆر گەورەی پێوەیە من ئەوەی لە بیدایەتی بۆم باس کردی منتیقەی ما ئەگەر بەراوردکەی ئاوەدانی لە 100 تێما بوو بە بەراورد 100 ئاوەدانی تێما بوو ئێستا جگە لەو شوێنانەی کە بەهۆی مشکلەی پەکەکە و بوونی کێشەکانی سنوور لێ بستە دەرێ 190 بەسەرەوە ئاوەدان کراوەتەوە ئەوە مەرحەلەیەکی زۆر مهمە هەمووشی خزمەت گوزاری گەیشتوتێ بە کارەباوە بە ئاوەوە بە ڕێگاوبانەوە تەنانەت لە ساڵی 2012-2013 باقی عقاریمە باقی خانوبەریمە سلفەی 10,000 خانووی لە گوندەکان داوەتە خەڵکی وەکو هاوکاری بۆ ئاوەدانکردنەوەی گوندەکان 230 میلیارد دینار یعنی 10,000 خانوو دروست کراوە لە هەموو منتیقەیمە خانووی بەخۆڕ نەماوەستە بۆ معلومات جەنابەت بەڵام ئەگەر بپرسی ئەوە لە ئاسی تموحی مەدایە بەتاکید نەمرگۆرد بێگومان لە ئاسی تموحی مەدانێ بە ئێسومان منتیقە ئاوەدانیش زۆر باشتری و منەظەمتری پێوێ بەڵام ئێمە چۆن تەنوێ ڕاگەیشتین ئەو مەسلەیەشکەیە من هەر بۆ پاڵپشتی قسەکانی کاکەلگۆرد دیسا ماستەر پلانێکی زۆر چاک لەو ڕێگاوانەی هەیە کە لە ئاساس دانراوە لە هەولێر بۆ ڕێگای هەمڵتۆن مەساری بە کاملی ئەگۆڕدرێ بەڵام تەنانەت مچینە تۆنێلێک 400 میلیۆن دینار 500 میلیۆن دلاری پێویستە لە 8 تۆنێلیک ئێستا پێنجیان ئامادە کراون هێشتا سەیدی کەشماون چواری کەشماون بکرێن پرۆژەی باشەیە بۆ نمونە لە منتیقەی باڵەکایەتی باوەڕ بکەن بناری سەکران
سویس ڕای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگەر بە شێوەیەکی مۆدرن تەعامل بەڵام شێوەی ئیدارەکردنی سەرنجی لەسەرە ئەوە سەرەتایە خۆی ئەوە شتێکی زۆر باش تێدا کاکە کارگەی زم بدەیت ئەمە لە مەرحەلەی یەکەم خەڵک خۆی هەوڵ بدا سەقافەتی ئیشەکەی پێیا بکە زۆر گرنگە ئێستا ئەوەی لە منتیقەی وەرتێ لە منتیقەی باڵەکایەتی خەریکە خەڵک بە دوای پرۆژەی گەشتیاری داسی ئەوە ئامادە باشێکی هزری و تێگەیشتنە لەوە لە ضرورەتی پێگەیشتنی پرۆژەی گەشتیاریدایە کە خەڵک تێگیت هەندێک جاروە بۆ خەڵک بۆ خۆی مانعەوەی بۆ کە حکومت پرۆژی بەڵام تێگەیشتنی ئێستا زۆر گرنگە کە سبەینی حکومت بە پرۆژەی گەورە پلان دابنێ بۆ ئەو مەسەلانە بۆ شوێنانە کە قەنەعەتم وایە فرسەتی باش و پلان و پرۆژەی باشەیە بەڵام بەتاکید ئەوەی خەڵک کە نازەکی هەیە گلەیەکی هەیە ڕەنگە ئەوە بۆ نمونەکە چمان قەزایەکی زۆر کۆنا یەکەم ناوەند بووە کە سەرکردایەتی شۆڕەشی کوردستان لەوێ ڕژێم بێت گوتوبێژی دانوستاندنی لەگەڵ بکە بارەگای بارزانانی لەو مانتەقەیە لە حاجی و ماران کۆمەڵێک ناوچەی ئەسەری زۆر گرنگ هەیە حەنی تا چەند گرنگی ئەم شوێنانە زەغ بکرێت گرنگی پێ بدرێت بەس کۆمەڵێک پرد و ئاو و شوێنی گەشتکاری نەبێت خۆی لە ڕووی لێکدانەوەی هەرچەند پرسیارە پێناسەی هەر منتیقەیەکی زۆر گرنگە ئینسان بزانی تایبەتمەندی ئەو شوێنەی چۆنە بۆ نمونە ڕواندز بە تقریبا نزیکەی 400 ساڵە شارە ئێرە ناوەندی شاری منتیقەیە بەڵام ئەو ڕۆ گۆڕانکاریەکانی منتیقەی وای هاتیە سۆران بە بەراورد لە ڕووی اقتصادی و پێشکەوتنەوە پێش ئێرەکەوتووە بۆی ئەمە چۆن بتوانین تایبەتمەندی ڕوانزەی پارێزی ڕەنگە لە ڕووی گەشتیاری لە ڕووی هونەریەوە منتیقەی چۆمانیش ئەو تایبەتمەندە هەیە منتیقەی چۆمانیش شتی تێدایە جگە لەوەی کە جەنابەت باست کرد ناوەندێکی زۆر گرنگی سەرکردایەتی شۆڕش بووە بۆ 14 ساڵی لە شۆڕ گەورەترین شۆڕشی کورد ئێستا لە شوێنەوارەکان زۆر ئەتوانی استفادە بکەیت جگە لەوەی خەسڵەتی تایبەتی تکەشیدایە لە بواری گەشتیاری لە بواری بەڵێ کاکرمان سپاس کاتی ئێمە زۆر کەم ماوە کاکرێ باس یەکی سەرنجی کاک هەلگورت هەبوو پێم باشە بکەمە پرسیار ئەڵێ کۆمەڵێک سەرکردەی سیاسی ئێستا هاتوونەتە ساحەکەوە کە کەساتی لەوانێک سەرنجی لەسەر بێک و کەساتی پراگماتیستی ئێستانە بە قۆناغەکانی ڕابردوو تێنە پەڕان بێ دنیا بینیەکی واقع بینانە نییە کە بتوانن چون تەعامل بکەن چون ئیدارەی ڕەشە بکەن و بەرپرسیارەتێکی سیاسی گەورەشیان هەیە کەواتە بۆ خۆی ئەمەش کێشە نییە کەم کەسانە سەرکردایەتی کۆمەڵێک ئەحزاب بکەن کە فعلەن ڕەوشەکە بەم شێوەیە بگات کە بەرپرسیارەتی گرنگیشان هەیە خۆی کاکەکار ئەو کەسانەی کە خوێندنەوە بۆ ڕاپەڕین و دەستکەوتەکانی ڕاپەڕینەکەین دوو شت هەیە کە گرنگە زۆر ئەوان ئەگاداری بن یەک یاخود ئەوان خۆیان بەشدار بووبن یعنی ئەو دەرد و دەردەسەری و نەهامەتیان دیتبی یانەوەتە بە چاوی ئەو کات ڕووداوە مێژوویەکان بخوێنەوە گرنگە بۆ نمونە ئێستانەوەی نوێ بە چاوی ئێستا ڕووداوەکانی ڕاپەڕین و پێش ڕاپەڕین نەخوێندە و زەحمەتە لی تێبگا بەڵام گرنگە ئەوەیە ئەگەر تو ئەمە بمانەوێ بگەینە ڕاستی ڕووداوە مێژوویەکان پێویستە مێژووی هەر سەردەمەک ئەخوینیەوە بگەڕێەوە بە ئەو سەردەمە لەبەرەوە بەدڵنیاییەوە ئەگەر بە بیر و فکرێکی تایبەتی یاخۆت حزبی ئەم ڕاپەڕینە یاخۆت ئەم دەستکەوتانەی کە پێشتر هەبوونە یاخۆت ئەم شۆڕشانە لێکدانەوەی لێ بکرێ ئەمە کارێکی هەڵەیە چونکە بیرمان نەچی دەبی لە ڕوە نیشتیمانیەکەیەوە ئێمە سەیری ڕاپەڕین بکەین نەک ئەوەی ئێستا چکرایەوە کاکرمانز گوتی بەدڵنیاییەوە زۆر کراوە بەڵام بەدڵنیاییەوە خەڵکیش گلەی هەیە یەکشتی تر ئەمریکا هاکار ئەگەر ڕوخسەتی بە ئیجازەی هەڵگرد و کاکرمانز باسی بکەم کە زۆر گرنگە یەکشت بکرێ ئەم ناوچەیە بەرپرسیارەتی لەم ناوچەیە بەڕاستی جیاوازە لەگەڵ ناوچەکانی تر چونکە لەم ناوچەیە ئەوەی کە کەمترین قوربانی داوە ماڵی سوتاوە ئەوەی کە کەمترین قوربانی داوە ڕاگوێزراوە ئەوەی کە کەمترین قوربانی داوە چەند شەوێک لە شاخ بووە لە ترسی تۆپباران و بۆ باباران بیرمان نەچی لە ساڵی 62 کاتێکە سەرکردایەتی شۆڕشی کورد بەڕابەتی بارزانی دێتە لە ڕێگای برادۆستەوە دێتە ناوچەی باڵەکایەتی هەتا ساڵی 75 کە نسکۆی شۆڕشە ئەم ناوچەیەکی ئازادکراوەبی خەڵکەکە لە ژێر دەردەسەریەکی زۆردا بووە لەبەرەوە گرنگە ئەمانە بکرێەوە خاڵیشتر کە زۆر گرنگە بکرێت لەم ناوچەیە ئەمیش ئەمەیە مەسەلی ڕاگواستنی ئەم ناوچەیە کە پێشتر هەوڵی بۆ درراوە بەڵام سەرکەوتو نەبووە ئەویش ئەوەیە بە جینۆساید ناساندنی ڕاگواستنی ئەم ناوچێت چونکە هەموو خاڵەکانی جینۆسایدی تێدا بەرزەستەیە لەبەرەوە من پێشنیارەکەم کە ئەمە بە گرنگ وەربگیرێ لەبەرەوەی بەشی زۆری ئەو ڕاگوێزراوانەی لەم ناوچەیە ڕاگوێزراون هیچیان تاکو ئێستا قەرەبووی مادیان وەرنەگرن. بەڵێ کاکی هەلگورت بە قەزاکردنی ناحیە خەلیفان و بە ناحیەکردنی چەند گوندێکی ترەوە پرسیارێکی لەوانەیە زۆر هەوڵاتیان ئەم ناوچەیە لەمەکە شتێکیەوە هەیە کە زیاتر سنووری ئیدارەتان فراوان بکەن بەڕوویەکی ئیداریەکانەوە بەڵێ طبعا ئەوەش وەکو باسمان کردێکە لەو خاڵانێک کە ئێمە دوای هەبوون ئەو ئیدارەیە سەربەخۆی سۆران دەمانەوێتن دیسانەوە ڕۆتینات لەو شوێنانەش کەم بکەینەوە و بەهۆی بەرفراوانبوونی ئەو ناوچانە بۆ نمونە سیدەکان گەورەترین ناحیە لەسەر ئاستی عراق و خەلیفانیش ئێستا لە ڕووی ڕێژەی دانیشتوانیەوە زۆر گەورە بووە و سرێشمەمان هەیە کە ئێستا
زۆر بەرفراوان بووە ناوچەکانی دیکەی دۆڵی ئالانە بۆیە بڕیاری حکوومەت ئەوەیە کە ئەمە دوای بە قەزابوونی سیدەکان و حتا ناحیەی دۆڵی ئاکۆیانیش ئێستا تقریبان دەستەبواری جێبەجێکردن و بە قەزابوونی خەلیفانیش لە ئەندێکی نزیک دەستەبواری زۆر بە کورتی دو پرسیاری منەوە بێ هەڵبەت ئەم ناوچەیە بەدەر نییە لە ناوچەیەکی ئەمنی تا ئێستا لە ناوچە سونیەکان بە تایبەتی سولسی سنووری هەم لەلایەن ئیران و تورکیا بە بەردام بە بیانوجیا تۆباران دەکرێت گوندەکان باڵا دەکرێت ئێستا ڕەوشەکە چوونە طبعا زۆر بەداخەوە ئەو ڕەوشەی کە لەسەر سنوورەکان هەیە ئەمە چەندین ساڵە بەهۆی شەڕەکانی نێوان عێراق و ئیرانیش ئەوانە بوونەتە قوربانی کێشە و ململانەیە کە دوور و نزیک پەیوەندی بەو خەڵکەوە نوێکە لەسەر ئەو سنوورە بەڕاستی تقریبا ئێمە زیاتر لە 150 گوندمان لەسەر ئەوانە کە هەم لە ڕووی کشتتوکاڵی لە ڕووی ئاژەڵداری لە ڕووی گەشتیاری ناوچەی زۆر دڵڕفێن و خۆشن بەڵام نەمانتوانیوە وە ئەو خەڵکی ناتوانی وەستودی لێوە بگرێتن کە هیوادارین ینی ڕۆژێک لە ڕۆژان ئەو خەڵکانە من یەک نمونە دێنمەوە جارێکێکێک لە جوتیارەکان هات داوای کرد کە مۆڵەتی پێ بدەن بۆ ئەوی بڕوت بسیتن لە باخچەکەی خۆی ئاو بدا منش بەڕاستی پێم گوتم وڵای خوا سببکاری بگریدەنا ئیوەی نییە تو بێداوای مۆڵ بەرحاڵ بهیڤیاک و ئەف دەبەرە بەردام دەبەرێکی گەشاوەتر بی ساڵێن داهاتی بە هەموو کوردستانی بە تەماشەوانێژا ئەیدیم لە شنگلبانە ڕەواندزێنە ڕەواندز پایتەختە میرێ سوڕانە نهاجی بێگومان وێرە ئیدارە سەربەخۆیە سوڕانە و ناوەنداوی قەزا سوڕانە و وەدیجیکی سەرنجام میێوانێ من هەبوویە سەبارەتی وێ پرسێ بهیڤیا وڵاتی مە هەر گەشاوە بیتەر ئاوەدان بیت ئێدی بهیڤیاک و ساڵێن داهاتی پێتر دەستی خزمەتگوزاریە لەوان دەڤەران گەیب تایبەتی ئەو دەڤەرێن و گەلەی قوربانی دە ئەو هێزن لەسەر سنوورێن مە بەردەوام پرسگیرەکان بۆ خەڵکی مەچێتکەن بەڵا خۆش خەڵکی مەڤەکەن ji ber ku têraxa derdeseriî vê xelkî dîtîne. Berhal gelek spas bû temaşakirinawe gelek spas bû mêvanên nişî.